ئێمە وەک ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەی کۆمەڵی ئیسلامی کە وەک ئەرکی خۆمان ساڵانە بە دوواداچوون دەکەین و بۆ هەڵسەنگاندنی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی واتە مەڵبەند و ناوەند و دەستگاکان ئەم ساڵش لە پلانی خۆمانە کە سەردانی مەڵبەندەکانمان کرد ئەمڕۆ لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامین کە بە دوواداچوون و هەڵسەنگاندن بۆ مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی دەکەین. ئێمە کە بە دوو قۆناغواتە بانی کە لەگەڵ تەواوی بەرپرس و بڵین کارگێڕەکانی مەڵبەند دانیشتونوە داتای چالاکیەکانمان وەرگرتو بە دوواداچوومان کردو ڕاپۆرتەکانمان وەرگرتو هەڵسەنگاندنی ئیداریمان بۆ مەڵبەند کردووە. قۆناغی دووەمی ئەوەیەکەوە ئێمە ئەندامانی دەڤەری مەڵبەند کۆ دەکەینەوە تا ئاستی کارگێڕی ئەنجومەن و هاو ئاستەکانی لە مەڵبەند ئێمە ڕاپرسیەک دەکەین و گەڕاوە گەڕانەوە بۆ ڕێی ئەندامانمان لەسەر ئەدای مەڵبەند لەو دەڤەرەوە ئەدای کاروباری کۆمەڵی ئیسلامی لەو ساڵەدا لەو دەڤەرە. سوپاس بۆخوا ئێمە بەڕاستی بە گەڕانمان بە ناو ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی جێی دڵخۆشیە لەگەڵ بوونی ئەو بربەستە مادی و معنەوی و ئەو حاڵەتە ناتەویعیکە لە ڕووی لە کوردستان کردووە. بەڵام هەست دەکەین کەوا کۆمەڵی ئیسلامی حیزبێکی زیندووە و کادیرەکانی خەڵکانێکی ماندوو نەناسن. کۆمەڵی ئیسلامی خاوەنی توانایەکی مرۆیی لە ڕادەبەدەرەکەوە هێزێکی معنەوی، چونکە پێم وایە ئیمکاناتێکی مادی نییەوە هاوکارێکی مادی زۆر کەم ئەگەر ببێ، بەڵام هێزێکی معنەوی پاڵنەرە کە ئێمە هەست بە زیندوێتی ئۆرگانەکان دەکەین و دڵخۆشین بە چالاکیەکان بەڕاستی.